بینەرانی خۆشەویست لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لە بەرنامەی ئەوڕۆیە داواتمان کردووە لە ساڵای سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکومەتیست گوتوبێژەکەین سەبارەت بە ڕوویدادەکانی مەنتەقە و بەتایبەت کوردستانی عێراق. پێشەوە بچمە سوالەکان مەترەکان بە خێراشتنی هاوڕێ ساڵای سەرداریەکەم. هاوڕێ ساڵای سەرداریەکە دەنگی منەبیسی لە تەرێقی سکایپەوە بەخێربی بۆ تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس، سڵاو هەیە بۆ ئێوە بۆ بینەران. زۆر سپاس. هاوڕێ ساڵە هەروەکو بۆ خۆت ئاگاداری لە یەک هەفتەی ڕابردووە دوو هەیئەت لە لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە سەرپەرستی کەریمی سەنجاری وەیسا وەزیری داخلیە سەفەریان کردووە بۆ تاران. ماجرا چییە ئەم سەفەرانە؟ بۆچی لەم شەرایەتە ئەم ئیتفاقاکەوێ؟ بەڵێ لە هەفتە و دەڕۆژی ڕابردووە دوو هەیەت چووە. یەک هەیەتیان هەیەتی تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە کە بەرهەم ساڵح سەرپەرستی کردووە. هەیەتێکی تر هەیەتی حکوومەتی هەرێم بووە کە تەرکیبێ بووە لە ئەحزابێک وە بەرحاڵ لە حکوومەتی هەرێمان وە سەرپەرستەکەیشی هەروەکە ئیشارەت پێکرد کەریم سەنجاری وەزیری داخڵەی یا حکوومەتی هەرێمی کوردستان بووە. چۆن ئاگادارن کە لە ماوەیەکەوە ئەم دەرگیریانە بۆ لە شارەکان یا مەنتەقەی کوردستانی ئێران و حیزبی دموکراتی کوردستانی ئێران چووە ناو مەجموعەیە دەرگیری ڕوویدا. جمهوری ئیسلامی دەستی کردووە بە تۆپباران و دەستی کردووە بە هەڕەشە و گوڕەشە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لەم ئەم دوو هەیئەتە لەم چوارچێوار بووە. هەیئەتە ئەوڵەکەیان هیچ کەس نازانێت چی بووە و چی نەبووە، چون هیچ شتێکی درس نەکراوە. بلەخەرە ئەمانە هەمیشە وها بوون. جمهوری ئیسلامی سعی کردووە ئەحزابی وا لەوێ حاکم بن، ئەجوندە یەکێتی و پارتی و ئەحزابی تر هەمیشە عەلەل ئەمری بن و سیاسەکان خۆی لە کوردستانی عێراقا لە تەرەقی ئەمانەوە باتە بەرەوە و تەنانەت حتا تاوە ئەنازەوە کابینە تەعیینکردن وەزیر تەعیینکردن بەشێکی تایید جمهوری ئیسلامی لەگەڵایە. گەرەکمە ئەوە بێژم ئەم دوو هەیئەتە لەو چوارچێوەی ئەم ئەوزاع ئەحواڵە جەدیداوە بەرحاڵ ئەم دەرگیایە لە مەنتەقەی شنۆ و سەواوە و نقاط مەرزیە هاتووە بەرەوە بە شوێنە بەداخەوە جمهوری ئیسلامی مەنتەقەی قەندیل و دێهاتەکانی و ئەترافەی دا بەر خەڵک زیانێکی زۆریان دیوە و حکوومەتی هەرێمی کوردستانیش نەیتوانێت هیچ کارێک بکات. بەرحاڵ ڕۆیشتنی ئەم دوو هەیئەتە و بەتایبەت ئەم هەیئەتەی دووم کە کەریم سەنجاری سەرپەرشتی کردووە بۆ ئەوە بووە کە تەگویر و ڕاوێژێ بکەن، ڕێگەیە بە قەڵخان چارەیە بدۆزنەوە بۆ ئەم ئەوزاع ئەحواڵە و معلومە ڕێگە چارە نزە جمهوری ئیسلامیەوە چییە و ئەو هەیەتانە گەڕاونە سوور تەوافقاتێک حاصل بووە دوایە ئەوە لە ڤیدیۆکانە بڵاو بووە ئەگەر لازم بێت تەوزیحاتی بەڵێ اتفاقا من هاتمەوە پرسیارە بکەم ئەم هەیەتە بەراخەرە چه هەدەفێکیان تاقیب کردووە؟ ئایا زۆرتر هەدەفەکەیان مەسایلی سیاسی مەنتەقە بووە یا اقتصادی بووە و لە عینی حاڵە بە چ دەساوەردێک گەیشتون؟ ئایا بێستا تەوافقنامەیەک ئیمزا کراوە شتێک معلومە لەم بابەتەوە؟ ئەوەی وا بڵاوە لە تەلەڤیزیۆنەکانە لە هەم تەلەڤیزیۆنی کوردستانی عێراق و هەم لە نەشریات و میدیا و ڕسانای اجتماعیە ئەوە بووە کە ئەمانەی دیداریان لەگەڵ عەلی شەمخانی کە دەبیری شۆرای ئەمنیەتی جمهوری ئیسلامیە کە لە مۆهرە جەنایەتکارەکان جمهوری ئیسلامیە و دەسەڵاتی زۆری هەیە و بەرحاڵ لەگەڵ ئەوە ملاقاتیان کردووە و ئەوان وتویانە ئەبێ ئێوە ئیجازە نەیان ئەم جێرانە سیاسیانەوە لە کوردستانی عێراقا مستەقەرن 25 تا 30 ساڵە بێنە ئەم دیوە. ئەمانیش بەرحاڵ ئەوەوە باسی کراوەوە دوێ شەویش لە تەلەڤیزیۆن ڕووداوە لەگەڵ قسەی موساحەبەکرا بازەوە کراوە کە کەریم سەنجاری یا هەیئەتەی حکوومەتی هەرێمی کوردستان وتوێسی ئێمە لە مەقابڵ ئەشرارە شتێک وا جمهوری ئیسلامی بە ئەحزابی کوردستان ئەڵێ ئەوێسین و نایڵین مەرزەکانی جمهوری ئیسلامی مەختوشکەن، بەڵام لەلایەکترۆ حکوومەتی جمهوری ئیسلامی داوای کردووە کە لەو مەرزانە بۆ ئەوە پێشمەرگەی ئەحزابی ئۆپۆزیسیۆنی کورد نەشتە داخەڵ کوردستان ئێران هەم پۆلیس هەم پێشمەرگەی زۆر لەو منتەقە مستەقر بکەن بۆ ئەوە کە
ئەمانە هاتوچی پێشمەرگە بن بۆ ئەو دیوە ئەرێ حتا ئەوەیشی جمهوری ئیسلامی گەرەک بووە بە ئەمان بیکە ئەمانش لە جێی تەقابڵ و جوابدانەوە بۆ ئەوە وتیانە ئێوە خۆتان بیکەن مەرزەکانتان یعنی بەنەوە ئێوتیانە بێن خۆتان لەوێ مستەقەل بن هەر کە لێوە بڕوات بیکوژ باوێنە بێنە بەر و بەنەوە ئەم حەقیان بۆ جمهوری ئیسلامی قائل بوون کە هەر چێوەی بێنەوە مەرزە بەسە خۆکا بیکەن بیهێن ئەوە ئاکە هەڵدوێست دوو هەفتە دەڕۆژ نەمەوە بەر ئەو منتەقەی قەندیل و حدود 15 ئاوای وێدان کرد و سووتانی خەڵک ماوێران کوشتە و زەخمی زۆر بوو هەڵزایەکی زۆری لێکرد و ئەمە بە درێژایی ئەم چەند ساڵە بە ئیسلاح بە لەبەرچاونەگرتنی هیچ نوع ڕعایەتنەکردنی هیچ نوع قانونێکی بەهێنمایەلی بەمەی خۆی کوشت و بڕی کردووە هاتووس ناو خاکی کوردستانی ئێرە تۆبارانی کردووە چودانم خەڵکی گرتووە بردیوەستەوە خەڵکی ترۆر کردوە بردیوەستەوە دەم نەتیجە جمهوری ئیسلامی ئاوای کردو و بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەحزابی حاکم لە کوردستانی عێراقا ئەوە دەسەڵاتیان لە مەقاوە ئەم ملبەڕی و دەست درێژی و جنایەت جمهوری ئیسلامیان نییە ومرتب لە ئەحزابێکەوە لێ مستەقەل 25 تا 30 ساڵە ئوردوگایان هەیە و جوڵیان لێ بڕاوە داواکەن کە حیج مەڵێ حیج مەکە مەڕۆ جمهوری ئیسلامیە لەجێیەوە چودانم ئەمانە ئیدعایان بوو بەلاخەرە کوردستان یەک پارچەیە کراوە بە سنووری دەست کرد دروست بەرعەکسە ئەمانیانە تەلبەت کردووە لە ئوردوگاگەلێکان نەیاڵن بڕۆن فعال خۆیان و جمهوری ئیسلامی لەم زەقفە ئیسماعیل کردوە ڕۆژ بە ڕۆژ فشار زۆرتر هێنێت ئەگەر ئیسە ئەمانە ملبەن بە فشارێک کە داویانە لە 25 ساڵ ڕابردووە و هیچ حرەکەتێک نەکەن نەچنەوە ئەو دیوە متاڵبات تر داواکە ئەم ڕایژێ ڕسمەن تهدیدیان کرد محسن ڕەزایی تهدیدی کرد کە ئێمە دێت ناو ئوردوگاکانە لێیاندین کەمانکێ هاتە سەر ئوردوگای کۆریا چەند ساڵەوە کەمانکێ ئوردوگای زڵگوێز و ئەحزاب کوتێن دابەرتۆ ئەنواع ئەقسام جاسوس و تۆڕی جاسوسی و ترۆریستیان ناڕۆستناوە ئەم جیهانە سیاسیان بۆیە جمهوری ئیسلامی سیاست خۆی لێ ئەباتە بەرەو و دیدارەکە هەرچێ مەیلی بێت دیکتەیەکە مشکڵەکە ڕەسەر هەرچێ مەیلی بێ ئەیکات و ئەمان ئیسلاح بەناو مەسلحەت حکوومەتی هەرێم و نازانم دەوڵەتە نەوپایە کورد و ئەمە کە چودارم 1000 کیلۆمتر لەگەڵ ئێرانە مەرزمان هەیە هەموو شتێ لە ئێران قبوڵەکە وەیە زەمن لە داهاتووە ئەشێ چاوەڕێ ئەوە بین ئەگەر ئیقداماتێک نەکەن ئەمان ئەگەر جوابیان نەیانەوە ئەگەر سیاست دروست خاص نەکەن شتگەر تریشیان بێتە حەلەکە یا بێژێ وەکو چۆن مجاهدین ئەوێ بڕۆندیا لێدەم هەموو شتێ جمهوری ئیسلامیە ئەگە بەرینێکی هەڵ چاوەڕێمانی ئاخرین پرسیار هەروەکو بۆ خۆشت ئیشارەت پێ کرد چ لە قەوارە و قامەتی وێستا وەکو حکوومەتی هەرێم هەیەتێ چووە و چ وەکو یەکێتیش دیارە جمهوری ئیسلامی زۆر باش دەزانێت زۆرترین فەرماندە و مستەشارەکانی لە کوردستانە جەولانگانە و ترۆر سازمانەدەن و جاسوسی سازمانەدەن و ئەویش باش دەزانێ ئێمانە دەوڵەت نین و حکوومەت نین و عەشیرە و قەبیلەن بۆیە ئاواش هەیەتی دێ و دەڕوا بەڵام بە هەمووی ئەمانە ئایا چ تەئسیرێکی هیچ وەختی زیارە پرسی بە حکوومەتی هەرێم نەکردووە قەدەر قودرەتیەکە تۆپبارانەکە ماڵی خەڵک دەسووتێنێ دەگرێت دەکوژێ هەموو ئەماناکە بەڵام پرسیارەکەم نەمەدا ئەم وەزیەتە چ تەئسیراتێکی لەسەر ئەحزابی ئۆپۆزیسیۆنی بێستا ئێرانی و خودی خەڵکی عێراق و ئەمانە بێدەم هاتوچوانە و ئەمەی بەیسان ناوی حکوومەتی هەرێمە و هەیئەتێچێ و عەلی شەمخانیش تاریدی کرۆ توی هەرجم و جوڵێک بکرێت ئێمە ئێوە مقەسرە زانین و خۆی ئەوانی کرۆ بە نیگابانی مەرجەکانی خۆی ئەزانی چۆنە بەرزە من جمهوری ئیسلامی لەم دوای سەدام حوسێن و ئەمانە هاتوونە سەر حکوومەت لە کوردستانی ئێرانە هەرچێک مەیل خۆی بووە کردویست ئیشارەت پێ کرد زیاتر لە 500 نەفەر ئەعزا و ئەندام و هەواداری ئەو حیزبانەی کۆمەڵە و دموکراتی ترۆر کرد بەناو بە نیشان لیستەکەی هەیە ئەنواع و ئەقسام ئەوە لە تەلەڤیزیۆن و لە ڕۆژنامەگەر کوردستانی عێراق هەیە بە ئامار هەر لە سلێمانیە نەزانم چەند سەد خانەی ئەمن و جاسوسی و تۆڕی شەبەکەهای جاسوسی هەیە بەمەی خۆیان دێن و ئەڕۆن ئەنواع و ئەقسام تەوتەئاکەن عەلەی ئەحزاب و جایات سیاسی و ئۆپۆزیسیۆن ئەوە کە حکوومەتی هەرێم معلومە حکوومەتی هەرێم ناتوانێت هیچ بکات نایەوێت هیچ بکات
مصلحتي خويا مصلحتي حزبك أنا بس حموشتي لأن منطقة وبدخل بلوك بندي هي لأستا أمانة بارحال مجبور بون چون سپاس جمهوری اسلامی بجورك تايسر بارتي ديمقراطي كردستان لبلوكي احترام سر لقو تركيا زورت ويسش هر هي طبعا عجيب اوسا كلم اخيرا لم جريانا او الشو هموش تاريخ جمهوري اسلامی وكسي قبولي كده من كان مثلا حكومتي هرمونيه شو حكومتي ماهيتي معلومه مثلا موسى احزاب وسين لكردستان ايرانا قلت يا شيء كان قلت يعني شيء كان صارت تبني يعني كل اللي أردوغاي زرجوزو كويا ونازان أمبر وبرا تاكيدا مش اللي بنظر من سياستك وأمانة اتخاذيان كل أواني خلص أهم موقعيته كأيستا إمرو نازان شيء كان للا يكون بحكومتي هرم ناجي للا يكون مجنون هرشتك وحكومتي هرم أيضا قبولي كان وأواني وحكومتي هرم أيضا وأنا سوا جمهوري إسلامي أيضا ويا من وازان مثلا لقوا دون فلا رحمن أمدو حزبك كمري عبد الله المقتدي لقوا كريم باريزي عندها مكتب سياسي حزب ديمقراطي كردستاني إيران دوشوا مصاحبات بلا كسكني برسين هو جمال أو مجري تلفزيون روداوة أيوة بلا قرار آواتا كيف كان وأيوة النابي برونو ديوتشيا حتى فرياتشو ديار زور بيتعرف ديار من جواب يعني مفهوم خصوصا موقعيته كجواب دروس يعني بينية بمحضر ولا جيش يعني بقصير كين إيه مخوان تعيين تكليف كن أو أي أجر حكومة يريمتي إيوج زوان يعني لا وضو أبسترا لبي قانوني كان لا من بيموايا أجر أمانة بلا خلية سياسة دروس اتخاذ كان وبيوصل قبل لك لحكومة هرم كحرج سياسة جمهورية إسلامية بيان تفتبري وقبول كان من بما اتفاقا بو حكومة هي مش باشا أجل أحزاب لوي من جيانات سياسي لوي من لنا وشاركانا من فعاليات كان تقوية ب من وزارة جمهورية إسلامية أو دسي باز نابي ولي وقت أبيني أمانة حكومتي هي لما قول المسلمين حرج ميلي ب هي تشبيه على جمهورية إسلامية بيقول أو إجراء كاو يجب باشا لولا أو مش هرج حكومتي هرم أو ظاهرا بناء تقولي أو كمصلحتي أم بارشوايو دبلوماسي تازي وفلان وفيسار ويكم جارة قبول يكن لولا هو بنظر من وسط خراب وأداها أجر أم سياسة إلى بيبو أو حزبنا والي مستقر داهاتوية ناروشن خطرناك للزاريان للجمهورية الإسلامية حكيشته 100 كيلومتر شنا وخاك إيران أشي أردوغاي ليبر آزادية قاقة أشرف جمهوري مجاهدين خلق قتل عامك هيش بعيد نية مگر نهات مگر أردوغا كايمان بماران نكر مگر سميان نبشت أنه غزاي أحزاب وكونسيونين حزب وكادين كومر أوكارين نكر مگر نهات السركوية جمهوري إسلامي فقط يكشت أتواني بيبسيتو أويش مبارزة أويش جواب دانوية أويش تسليم نبونا أويش بقصي حكومتي هرمنا كردنا حزب ديمقراطي كردستاني إيران بالأخير تسليمه هجرته شو أو ديو بحد دليل يقول بلان مواد يعني استب بيدمر لموادها من بيموا أحزاب وجيانات سياسي نابية مقبول كان لا لحكومتي هرم لا لجمهوري إسلامي أنا أقل تسليم يخوى جمهوري إسلامي أو كتائس الترجمة هست روش بروش ديان خاص كثيرا لما ترحك يجي يعبروا له مثلا داي اليوم نرون بومباريا هناك داي يشترك شيء قالك ما هو بيجي ولا يجي هيك تقنيه غير مبارزه كذا وبرزمنا بلا مزيات الدامنيش اللي وخليك امنه وعلى فعاليات من كجمهوريه اسلاميه ميخو وازن قردن يقدر خواتنا غير انسانيه وحكومتي هرم خليك التحميليه بأم احزاب اللي مستقرا وازن جمهوري اسلامي او نا يتر دمسورتن نابه روش بروش خواستي خرابتر ومطالبه خرابتر لحكومتي هرم دعواك وامان زوتر لتنگا ولو توشكي وقرتك يكشت مهمه بنظام خلق كردستاني ايران بله خلق كردستاني ايران بمي جمهوري اسلامي شيء اعتراض بوكا بمحس اول الى حمله كذا كردستاني ايران
ماڵ و زندگی و خەڵکی هەژار و فەقیر و زەحمەت کێش لەو منتەقە ئاتە بەر تۆپ و تەیارە و هیچ شتێکیش ناڵێن ئەمانە محکومی ناکەن و لەژێر خەریک بەندوبەستن لەگەڵ حکومەتی جمهوری ئیسلامیە بۆیە من پێم وایە نابێت ئەم ئەحزاب وایسە حاکمن لە کوردستانی عێراقا بن خەڵکی کوردستانی عێراق بەنظەر من ئەبێ یارمەتی خەڵک بکەن ئەبێ بەرامبەر جمهوری ئیسلامی معترض بن فشار بێن بۆ حکومەتی هەرێمی خۆیان بژنەوە چ وەزەکە ئەمە چ وەزەکە ئێوە قبوڵەکەن نابێت قبول بکرێت من وازم تیارەگەی ئەوەسەنا لە ئەوانی تر واسەکەی انتزار و تەوەقعێکی عەجیب نابکرێت تەنیا شتێک وە ممکنە تەنیا ڕێگەیەک وا هەست تەنیا ڕۆشناییەک وا هەست من وازانم ئەوە کە خەڵکی کوردستانی هەم ئێران هەم عێراق بەم فشارانە هەم لەسەر خەڵک هەم لەسەر ئەحزاب ئۆپۆزیسیۆن معترض بن جواب جمهوری ئیسلامی بکەنەوە نێوەڵەمە زیاتر جمهوری ئیسلامی فشار بێنە و لە کوردستانی عێراقا هەرچێ سیاسەتی خۆی بێت بێوێ پیادەکە و ئەمە خەتەرناکە بۆ ئاهاتەی هەم کوردستانی عێراق هەم کوردستانی ئێران. زۆر سپاس بۆ تەوزیعەکانت و بۆ بەشداری لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەردۆ بە هیوای بەشداری لە بەرنامەکانی داهاتووی تەلەڤیزیۆنی پەردۆدا. سپاس.